فەرمو لەگەڵ دەقی یاداشتی ناڕەزایەتی کۆبەندی ژنان بۆ کەمپەینی ئازادی بۆ زارا محەممەدی. بەڕێزان کۆنسوڵی گشتی کۆماری ئیسلامی ئێران لە هەرێمی کوردستان، کۆنسوڵی وڵاتان لە هەرێمی کوردستان، سەرۆکایەتی پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستان، ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشنال و هەروەها نەتەوەی گرتووەکان. لە چەند ڕۆژی ڕابردوودا بەداخەوە هەواڵی دەستگیرکردنی ژنە چالاکی شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەندامی ئەنجومەنی نۆژین و هەروەها مامۆستای زمان و فەرهەنگی کوردی زارا محەممەدی بڵاو کرایەوە. دواتریش لەلایەن دادگایەکی ئێرانیەوە بە تۆمەتی فێرکردنی زمانی کوردی بۆ مناڵان 10 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. ئێمە وەکو کۆبەندی ژنان دەتوانن کوردستان سەرجەم و ئەو کەسایەتیانی ئەم یاداشتیان واژۆ کردووە وێڕای ئەوەی بە توندی نیگەرانی خۆمان لەو بڕیارە ڕادەگەێنین سەرنجی هەموو لایەکیش بۆ ئەم چەند خاڵی خوارەوە ڕائەکێشین. یەکەم داواکارین بە زووترین کات ئەو بڕیاری دادگا هەڵبۆشێتەوە و زارا محەممەدی ئازاد بکرێت، چونکە ئەو بڕیارە بڕیارێکی بە تەواوەتی نادات پەروەرانەیە و ویژدانی مرۆڤایەتی ئازارەیە و پێچەوانەشە لەگەڵ بەهاکانی دنیای مۆدێرن و پێکەوەژیان و برایەتی گەلان. دووهەم مافی قسەکردن و نووسین و فێربوونی زمانی دایک یەکێکە لەو مافە بنچینەیانەی مرۆڤ و ئەم مافە بەڕوونی لە مادەی 2/19/27 پەیماننامەی نێودەوڵەتی مافە مەدەنی و سیاسیەکان دانی پێدانراوە و داوا لە وڵاتانە کات پابند بن بە پاراستنی مافی زمانی دایک بۆ پێکهاتە جیاوازەکان و لەسەر بنەمای زمان جیاکاری نەکرێت. دەوڵەتی ئێرانی ژێکێکە لەو دەوڵەتانێک کە ئەم پەیماننامەی قبول کردو و تایدا ئەندامە. بەبیری هەموو لایەکی دەهێنینەوە ئەم کاری دادگای ئێران بە سزادانی زارا محەممەدی پێچەوانەی ئەرک و بەرپرسیارەتی ئێرانە لە پەیماننامە نێودەوڵەتیەکاندا. سێم کارەکانی زارا محەممەدی و ئەنجومەنی نۆژین لە پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لە چوارچێوەی کاری فەرهەنگی و کۆمەڵایەتیدا بووە. ئامانجی گەشەپێدانی زمانی دایک و چارەسەری گەلێک لە کێشە و گیرفتە کۆمەڵایەتیەکان بووە. ئەمە کارێکە جێگای شانازی و شایانی سوپاسکردنە، نەک تۆمەتبارکردن. تۆمەتبارکردنی کۆمەڵێک مرۆڤ لەسەر ئەنجامدانی چالاکی فەرهەنگی و کۆمەڵایەتی مایەی نیگەرانیەکی قوڵە، لێدانێکی توندیشە لە بەهاکانی پێکەوەژیان و فرەی و کلتور. داواکارین ئەم هەڵەیە ڕاست بکرێتەوە و بە زووترین کات زارا محەممەدی ئازاد بکرێت، ڕێگا بە کار و چالاکیەکانی ئەنجومەنی نۆژین بدرێت. سپاس دووبارە بۆ ئامادەبوونتان. ئێستاش ئێوە هەر پرسیارێکتان هەیە دەربارەی کەمپەینەکە فەرموو ئەتوانین وەڵام بینەوە. بڵێ قەرارەکە دەرکرا و زارا محەممەدی دەستگیر کرا و تەنانەت لە سەرەتاکاندا زۆر توند مامەڵی لەگەڵا ئەکرا و تەنانە ڕێگەنە ئەدرا ئەو دەرمان و عیلاجانەش بەکاربێنە کە بۆ نەخۆشی بۆی نووسرا بوو کامە نیگەرانی هەم ئەنجومەنی نۆژین هەم کەسوکاری و هەم ئازادی خوازانی لەکەوتەوە. ئێمە وەکو کۆبەندی ژنان کاتێک کە ئەم کەمپەینەمان ڕاگەیاندووە پێش لە هەموو شتێک پشتیوانیەکی مەیدانی زیاتر لە 300 کەسایەتی کۆکراوەتەوە کە بە ناو واژۆی خۆیان پشتیوانی ئەم کەمپەیناکەن و هەروەها پشتیوانی زیاتر لە 30 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بە مۆری ڕێکخراوەکەیان و ناوی ڕێکخراوەکەیان و کۆکراوەتەوە بۆ هەمان کەمپەین و لە دوای ئەم پرێس کۆنفرانسە و خوێندنەوەی یاداشتە ناڕەزایەتیەکە ئێمە هەموو ئەو واژوانێک کە کۆمان کردوێتەوە بە مەیدانی لە هەفتەی ئایندەیە بە ڕێگەپێدان ئەچینە کۆنسوڵەکە لە شاری هەولێر و هەروەها ئەچینە ئەو UN ئەجێنسیانە کە لە شاری هەولێرە بنکەیان هەیە هاوکاتیش لەگەڵ سەرۆکایەتی هەرێمە لەبەرەوەی ئیشی ئەمە دروستکردنی لۆبی و فشارە بۆیە لە ئێستا هەنگاوە کردیارەکان بەم شێوەیە. بەڕاستی ئەوەی کە کار و چارەکەەکانی کۆبەندی ژنان دەتوانن کوردستانی بینی بێ لە ڕابردووە هەمیشە کارەکانمان مەیدانی بۆ کردداری بۆ دووربووین لە دروشمی گەورە و لە هەر کوێیەکیش زانی بێتمان ناڕەزایەتیەک یاخود پێشێلکاریەک یاخود بە جۆرێک لە جۆرەکان هەراسانکردنێک بۆ مینەیەکی کورت هەیە لە هەر پارچەیەکی کوردستان بێت هەڵمان داوە بەپێی توانای خۆمان هەڵوێستە وەربگرین و هەر خودی کۆبەندی ژنانیش کۆکراوەی نوێنەری سەرجەم ژنانی پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان نوێنەری ژنانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەروەها نوێنەری ژنانی ئازادی خواز و سەربەخۆیە کەواتە ئێمە هەموو ڕەنگەکانمان کۆ کردوتە لە کۆبەندی ژنانە بۆیە بەبێ جیاکاری بە دڵنیایی ئێمە هەڵوێستە وەرگین لەسەر هەموو ئەو دیاردانێک کە هەست بکەین مەترسیە بۆ سەر مینەیەکی کورد بەڵام بە دڵنیایی کەیسەکانمان تێکەڵ نەکردو لەبەری ئێمە لە ئێستا یعنی لە هەنگاوی ناوەڕاستی ئەم کەمپەینین هەتا بە کۆتایی نەگەێنین زۆر جار دەستمان نەبردو بۆ کارێکی تر ئەواتە تا کارێکمان تەواو نەکردو نەچوینەتە لای کارێکی تر ئەگینا وەکو هەڵوێستا
بەدڵنیایی من ئێستا لێرە ناتوانم بەڵێنی تەواتی بدەم لەوەی کە هەر ئەمڕۆ ئێمە هەڵوێستە وەرەگرین بەڵام وەکو ئیدانە وەکو هەڵوێستە وەرگرتن وەکو بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانین بەڵێ بەپێی سپیسی خۆمان بتوانین بەشداری هەموو ئەو جۆرە کەیسانە بکەین کە لەو مەجالانە.